گەورەترین مصیبەت ئەوەیە ئینسان زیندوو بێ بەڵام ترسی خوا لە دڵیدا مردوو بێ. زیندووە بەڵام ترسی خوا لە دڵیدا مردوو نییە. ئەوە مصیبەتی گەورەیە. مردن مصیبەت نییە، هەمومان دەیبینین. مصیبەت ئەوەی ئینسان بە شەرمەزاری و ڕوڕەشی بگەڕێتەوە بەلای خوای گەورە. ئەو کەسێک کە نوێژ ناکەی یاخود هەندێک لە نوێژەکانت دەفەوتێنی، ئەو کەسێک کە نوێژی بەیانی ناکەی جگە لە ڕۆمەزان، ئەو کەسەی کە نوێژەکانت دەفەوتێنی بەهۆی عیبادەت نا بەهۆی کەسابەت. چونکە ئینسانی ئیمان زەعیف دەڵێت کاکە خوای گەورە فەرمێتی عیبادەت نەیتۆ کەسابەت و عیبادەت و کەسابەتە، فەرمێتی کەسابەت و عیبادەت. سوێن بەخوا قسەکە $100 ڕیبەڕێسان درۆیە. ئەڵێ کاکە مش عیبادەتە، نوێژیش دەکە احتیادیە، چونکە مش عیبادەتە بەڵام بۆ مەرجەی لە خوا بترسی بە حەڵاڵی پەیداکەی. عیبادەت نییە نوێژەکانی بۆ فەوتێنی. بەڵێ لەبەر خاتری کەسابەت، لەبەر خاتری خەو، لەبەر خاتری وەزیفە، لەبەر خاتری کۆمەڵێ شت، ئێستا هەزارها کەسێ لەبەر خاتری ئەوەی تۆزێ بەنزینی دەستکەوێ لەبەر 10,000-15,000 نوێژەکەی جومعەی فەوتان و ئەوە بەتەمای بچی بۆ بەهەشت و فیردەوس زۆر سەهووی زۆر بە هەڵەدا چووتە. ئەوە نە دنیا پەرستی گوێت لە جومعە و جەماعەت نەبێ لەبەر خاتی دنیا، دڵنیا بە خوای گەورەش پێی خۆش نییە تۆ ببینێت بە خۆشەویستیەوە. بۆیە ئەو کەسێک کە نوێژ ناکەی پەروەردگارت لە ڕێی ئەو بانگدەرانەوە کە بانگ دەدەن 5 جار لە شەو ڕۆژێکا بانگت دەکات بۆ نوێژکردن، بەڵام تۆ دەڵێی خوایە گیان من نایەم، خوایە گیان من فەرمانی تۆ جێبەجێ ناکەم، با بەدەم نەڵێی بەکردەوە دێڵێی بانگت دەکرێت نوێژ بکە نایکی. کەواتە